وەزارەتی سەحایە نزیکەی 50 ساڵە سەرقاڵی پیشەی دەرمانسازیە، بەڵام نیگەرانە لە کەمی و خراپی کوالێتی دەرمان لە شاری سلێمانی و دەڵێت شار و حکومەتێکی پاشاگردانیە. هاوڵاتیانیش دەڵێن سانسۆر لەسەر نرخی دەرمان نییە و هەر دەرمانسازە و بە نرخێک دەرمانەکانی بە هاوڵاتیان ساغ دەکاتەوە. بەڵێ دەرمان کەمە بالفعل بازە دەرمانێک هەیە کە مەفروض نییە لە دەرەوە بیکڕێ نەخۆش. تەماشاکە یە بۆ لای ئێمە ئەڵێمە لە خستەخانە نییە، یعنی قەت ئێمە ئەومە نەدیوە. من تقریبا لە 70-80 سەیدە لێم هەبوو تاوەکو ئێستا وا نەبووە بەڕاستی. یعنی بەڕاستی لای من پاشەگەردانیە مەیکەوە ڕۆ ئەدات. وەڵا هەڵبەتە نەبوونی دەرمان و کەمبوونەوەی دەرمان لە خستەخانە حکوومیەکان وای لێ کردوین بەڕاستی هەمومان ڕووکەینە سەیدەلەکانەوانە لەگەڵ ڕێزیشما بۆ سەیدەلەکان هەرێکی و نرخێکیان لایە، یعنی نرخەکانیان سابت نییە. بە دوواداچوون بۆ ئەم وتانی دەرمانسازە بە ئەزمونونەکەی شەقامی و ئۆرزی دەکەم بۆ ئەو مەبەستە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەڵێت گرفتەکانمان تەنها لە کەمی دەرمان خۆی نابینێتەوە، بەڵکو سلێمانی بە چاوێکی دیکە سەیر دەکرێت و لە هەولێرەوە پشتگوێ خراوە. بەڕێوەبەرە گشتیەکەی سلێمانی دەڵێت ساڵانە پێویستیان بە 30 ملیارد دینار هەیە، بەڵام تەنها 12 ملیاریان بە شێوەی نەختینەیی بۆ خەرج کراوە. نەشی شاردەوە بەهۆی هەڵوەشاردنەوەی گرێبەستی کارمەندانی کۆڕۆنا شەوانە دانیشتوانی پارێزگاکە 20 ملیۆن دینار زیان دەکەن. دە تەختی چاودێری چڕ لە پارێزگای سلێمانی کەمی کردووە و ئەم دە تەختە ئەتوانم بڵێم هەموو شەوێک نزیکەی 20 ملیۆن دینار یا زیاتر ئەرکە لەسەر هاوڵاتیان، کە بەڕاستی ئەمەش یعنی هەر هاوڵاتێک لە لای ئێمە بێ ئەگەر بەلایانی کەمەوە شەوی ملیۆنێک خەرجی هەیە ئەگەر بچێتە نەخۆشخانەیەکی تایبەت. ڕاستە شوێنی مانەوەکەی لەوەچە بە 600-700 بێ، بەڵام دەرمان و تێچووەکەشی ئەگاتە ملیۆنێک لە هەرزانترین شوێن. ئێمە وەکو قەرز وەکو بەڕێوەبەرایەتی قەرزار نین، وەکو پارەشمان ماوەتەوە، بەڵام وەکو ڕەسیدمان خستوتە سەر حسابی کۆمپانیاکان لە بانک بەوەی نەبوونی نەختینەوە پارەکانیانێ. ئەمە بۆ بە کێشە بۆ ئێمە بەڕاستی کۆمپانیاکان نایان سیانەمان بۆ بکەن، بەنزیخانەکان بەنزینمان پێ نافرۆشن، بڵێن دوکانارەکان شتمان نایانێ بە قەرز، کۆمپانیاکانی دەرمانمان نایانێ بە قەرز. دەبەرچی لەبەرەوەی شایستەدارایەکانی خۆیان لە بانک وەرناگرن. سلێمانی پێویستی بە 26,000 کارمەندی تەندروستی هەیە، بەڵام تەنها 13,800 کەسی بۆ تەرخان کراوە. ئەم گرفتانش بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بێهیوا و ماندوو کردووە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.